البته به پرسکی گلکی گرینگل سراسی جهانی اف پرسته تا بحث کردن او جبریس پیشنگ حما کریم پسپوره کشو هوا و ماموستا لپش کازانستین شینگه لزانینگه هوارسو لپولندا gelmeye. Kayık peşin demata baş be. Halbette kop evvel 1992 dest pekiriye. Dehamadam da konferansı keşhavayı Paris'e kule 2015'dan dest pekiriye. Yani evan konferansa ne kariye bandurya katizbuna peleyin germe bulandbuna peleyin germe rab girin. Ne karine ravşa keşhava asayipken belku her kudu çakrabtır be. Yani dışarı ve konferansı Dubai umedeke egelu berabuna saduçil serukin ve dünyayı هناك افراو شبيته شارع سركلين بله بنای خوای گەورە سواس بۆ ئەم دەرفەتە و سڵاو لە بینەناری کەیبیست و چوار بەڵێ ڕاستیەکەی لە کۆنفرانسی کەش و هەوا و کۆپەکان دایمە مژاری گرنگن لە جیهانە چونکو بابەتی گۆڕانی کەش و هەوا بابەتێکی حتمیە شتێک نییە دوور بێ لە ئێمەوە نزیکە لە هەمومان و هەموو تاکێکی ئەم جیهانە هەست بە کارێکەکانی گۆڕانی کەش و هەواکە هەر لە لافاوە هەتاکو کە بەرزبوونەوەی ئاستی دەریاکان و هەتاکو زۆربوونی گەرمی و هەتاکو سەرمایەکی بە تاقەت فڕوکێن و هەتاکو ئەکاتە وشکە ساڵی ئەمانە هەمی کارێکەکانی گۆڕانی کەش و هەوان لەسەر مرۆڤ و هەموو جیهان کۆکن لەسەر ئەوەی کە پاوانخوازەکانی مرۆڤ چاوچنۆکیەکانی وڵاتە زلهێزەکان و کۆمپانیا زەبەلاحەکان وای کردو کە جیهان بناڵێنێ بەدەست ئەم گۆڕانە کەش و هەوایانەوە لە ساڵی 92 لە ڕیۆ کۆنفرانسی لایەنەکان بۆ یەکەم جار دەستی پێکرد و دواتر لە کیۆتۆ پرۆتۆکۆڵ هەنگاوی گرنگرا بۆ ئەوەی کە کار بکرێ بۆ بابەتی ژینگە هەتاکو 2015 لە 2015 ڕێکەوتنامەی پاریس کرا کە بابەتێکی زۆر گرنگ بوو بۆ ئەوەی کە بتوانن وڵاتان تا 2050 هەموو ئەو کاربۆن دیۆکسایدی کە ئیکەن هەواوە نێت زیرۆ پیا بێت واتە نێت سفر پیا بێت بەڵام تا دێت بابەتەکانی گۆڕانی کۆپ بۆ چالک خوازانی بواری ژینگە ناومێدی هێنێت من لێتان ناشارمەوە تۆزە نەمون پێش بەڕێز سوڵتان ئەحمەد ئەلجابر قسەی کرد کە سەرۆکی کۆپ 28 ینی بەڕێزیان پێشتر سەرۆکی وەزیری پیشەسازی دووبای بووە و هەروەها سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیای نەوت بووە لە ئەبوظەبی نینی حکومی یعنی کەسێک کە سەرۆکی کۆمپانیای نەوتی بێت چۆن نەتوانێت ببێتە سەرۆکی کۆنفرانسێک کە کار بکات بۆی کە نەوت نەمێنێ کەمبوونەوەی بواری نەوت بکرێت لە جیهانە بۆی ئەم شتانە تا دێت ناومێدی زیاکات نابینی کاک پێشەنگە بە بخۆشی گواردنەکە کەواتەوە کە تە بەحسێ سوڵتان ئەلجابر کێرێک و کەسێکی ئیماراتیە سەرۆکی کۆمپانیا نەفتا حکومیە ئیمارات بووە ئیمارات پێشترێکی وڵاتێن بەرەمێنەرێ نەفتیوە لە هێدی ئەف پرسە بێگومان کێم کردە گەشت بیتە قەنەعەتێکی کوفێلە نەڤە پرسێکی گەلێکی مەترسیدارە پێویستە جددی هەڵوەستە سەر بێتەکردن ئەبە بخۆشی گواردنەکە بەڵێ خۆزگەوا بێت یعنی منیش خۆزگەکەم لەگەڵ جەنابتەیە بەڵام بابەتەکان لە قسەکانی لە وتارەکانیە کە ئەوترێت پێشتر لە مانگی شەشەوە ئەم بەڕێزە وتارەدات وتارەکانی بەر ئاراستێکی ترە ڕوە لە ئەنتۆنیۆ گۆتێریە ینی ئەو ناومێدیە بەدیەکرا لە قسەکانیە کە ئەڵێت یعنی تا دێت قسەکردن لەسەر گۆڕانی کەش و هەوا بە دلولانی جیاوازە ڕوە کۆپ 28 زۆر ئیشەکە لەسەر ئەوەی کە دووشت نهێڵێت یەکەمینیان ئەو شتانی کە پێشتر باسەکان نەمانی ئەو نەوتە خامانەی یاخت ئەو شتانی کە ئەبنە فۆسڵ فیوڵ واتە ئەوانی ئەبن بە بەرد ئەو سوتەمەنیانە بەڵام ئێستا سوڵتان ئەلجابر شتێکی تری هێناوەتەنەوە ئەویش ئەوەیە کە ئێمە بە پەرە بە تەکنەلۆژیا بین بۆ ئەوەی کە کاربۆن کاپچەر بێت گرتنەوەی لەخۆی کاربۆن و هەموو زانەکانی بواری ژینگە ئەوان جەستیان لەسەرەوە کردوتەوە کە ئەم تەکنەلۆژیای ڕاستە تەکنەلۆژیایکی باشە بەڵام لە کۆناغێکی زۆر سەرەداییە ئەگەر ئێمە ئیش لەسەر ئەم تەکنەلۆژیا بکەین ناگەین بە ئامانجەکانی پاریس ناگەین بە ئامانجەکانی 2030 و 2050 بۆیە یعنی شتەکە وای لێ دێت ئەبێتە ولی کار پێشەنگ هەلبەت تو زانی ژیاف کۆنفرانسی سەبارەتی کەشاوە يعني كونفرانسين هري قربالغن هري كاريجرن سراسي جان بنمونا كونفرانسي روبروبونا كشاوا يا باريس 2015 يا هري داوي اول جلاسكو لسكوتلندا ل 2021 كان بريفيتشيا بدهان سروك وسركدن جهان تدا بجار بن تي باين اول دبي 100,000 كاس تدا بجار بن 140 مزنه برپسين دنيا تدا بجار بن وهالبت سروك دا صلاه فلسطين او سروك اسرائيلي جي كدو الين دجبرين هبدون او جي تدا بجار بن كواتا قالوا تديجيك سردمي ترامب امريكا عستن في كونفرانسي في كشابو
كواتا أفهمي قربالغا أفهمي جفينا أفهمي رومالا مدقاي بودر أنجامن كونكريتينينا روج بروجة في الدنيا جالية ثقافة خراب تردبيت بابەتەکە لە نیەتایە نیەتی ئەم سەرۆکانە کە دێنە ئێرە بۆ ڕووسپیکردنەوەی وڵاتەکانی خۆیانە یعنی ئێمە کۆمەڵی ئەجەندامان هەیە کە ساڵانە باسەکرێت لە بواری ژینگەیە یعنی یەکێک لەو شتانی کە لە کۆ28 تا چاوەڕێکرێت کاری جدی لەسەر بکرێت پێوترێ سندوقی سەوزی ژینگەی کە لە شەرمشێخ پار هەمومان لە میسر بینیمان کە قەراری لەسەردرا بەڵام چۆن دابش بکرێت چۆن بێت کێ پارە بدات کێ پارە وەربگرێت مێکانیزمەکانی چۆنە شتەکان ناکرێت بە کۆنکرێتی بۆ ئەوەی کە ئیشی لەسەر بکرێت سەرۆکەکانی جیهان دێنە ئەوێ وتارێکەدەن کە بابەت بە ژینگەیە بۆ ئەوی کە پیشانی بدەن ئێمەش لەگەڵ بابەتی ژینگەیین بەڵام کاتێتە سەر ئەرزی واقع شتەکان ناگەن بە خاڵی کۆتایی بەڵام سەرڕای هەموو ئەمانە هەبوونی ئەم جۆرە کۆنفرانسانە گرنگێکی ئەو تۆی هەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین جارێکی تر گۆڕانی کەشوها ببێتە ڕۆژەفی میدیاکان ببێتە ڕۆژەوی سەرۆکەکانی وڵات یعنی بێنە ئەوێ وتارێک بدەن بۆی قەرارە بدەن بۆی کە کاری ژینگەیی لەسەر بکەن و بابەتێکی تری کە چاوەڕوان کراوە لە کۆ28 ئەوەیە کە بۆ نمونە بەرنامەی کاری کەمکردنەوەی کاریگەریەکان لەسەر گۆڕانی کەشوها لەلایەن وڵاتەکان خۆیانەوە بۆ هەر وڵاتێک پێویستە راپۆرتی 2 ساڵانەی خۆی هەبێت بۆی ئەم بابەتانە کاریگەریکی باشی ئەبێت بۆ لەسەر ناوخۆی وڵاتەکان بەڵام وەکوتم لە کۆتایی ئەمەند سەر نیەتی ئەو وڵاتانە کە بە چ نیەتێکەوە دێنە ئەو کۆنفرانسە بله البته سکرتێری گشتین نتوین هەفگێتیجی بێ ئومێدەک و ئارمانجین کۆنکرێتین کۆنفرانسی بێنەدیم برێس پێشەنگی حەمەکەریم پسپورێک کێشاوە مامۆستایە پێش کازانستێن ژینگەیە لە زانینگی هاوارس و لە پۆلاندا و لە وەرگێرمە بووم gelek سپاس کاک پێشەنگ